دو وەختێکی گەلێکی هەستیاردا پشتی نێزیکی 6 ساڵان سەرۆک بارزانی ئەڤروکە سەردانە بەغدایەتکە بۆ گفتوگوکردنە هژمارێکە مژارên gelekên giring di gel berpirsa bilindên Iraqê. Ev seredane divê demê hestiyarda dihête çiwatayê û çi dihête guhartin. Ji Diktorê Buar Babkeyî berpirsê liqa deh ya Partiya Demokrata Kurdistanê ji soran dipirsim. Diktorê Buar tu gelek bi xêratiya Kurdistan 24. Me got demekî gelekî hestiyar e seredana Serok Barzanî ji bo Bexdayê pêk têtin. Divê demê de ev seredane bû çi watayê dihête vegerandin yan jî armanc dibîjê çi bît? سپاس ئیمان خان ئەمڕۆ بەغدا ڕووداوێکی سیاسی گەورە بەخۆوە دەبێنێ سەردانی جەنابیان بۆ ڕێزدار جەنابی سەرۆک بارزانی بۆ بەغدا تەنها ناتوانین بڵێن سەردانێکە بەڵکو دەتوانین بڵێن ڕووداوێکی سیاسیە جەنابیان کە دەچێتە بەغدا وەکو کەسایەتێک کە قورسایی سیاسی هەیە پێگەیەکی گرنگی هەیە لە عەمەلیە سیاسی لە عێراق و لە کوردستان و خاوەن ڕۆڵ و تەئسیرێکی گەورەی هەیە لەسەر ئاستی کوردستان و عێراق و تەنانەت ناوچەکە و جێ ڕێز و تەقدیرە لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی و لەسەر ئاستی عێراق بەگشتی ئەمڕۆ هەموو عێراقیەکان بە کوردستانیەکانی شاوە بە عێراقیەکان هەمویان چاویان لەوەیە کە چاویان لەسەر ئەم ڕووداوە سیاسیە ئومێدی گەورەیان هەڵچنیوە لەسەر ئەم ڕووداوە سیاسیە و لەسەر سەرداری جەنابیان و عێراقیەکان بە تێکڕایی تایفەکانەوە بە شیعە و سوننە و تەنانەت بە کوردەکانیشەنەوە گەیشتونەتە و قەناعەتەی کە جەنابیان و بەشداریکردنی جەنابیان لە کۆبوونەوەیەکی ئاوا کە ئیتاری لەسەر داوای سەرکردەکانی ئیتاری تەنسیقی و هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت و سەرۆکوەزیری عێراق بە بانکێشتێکی فەرمی جەنابیان دەچێتەوێ هەموو عێراقیەکان بەو قەناعەتە گەیشتون کە ئەگەر جەنابیان و حکمەتەکانی جەنابیان بەشدار بێ لەو گفتوگوانەی کە دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەو پرسانەی کە هەیە ئەو پرسانە چ پەیوەست بن بارێوی کوردستان و عێراق چ پەیوەست بن بە تێکڕای پرۆسەی حکومڕانیەت لە عێراق و چ پەیوەست بن بەو ئاڵۆزیانەی کە لەسەر ئاستی ناوچەکە هەیە و عێراق تێدا پشکدارە بە شێوەک لە شێوەکان بەشداری جەنابیان حکمەتەکانی جەنابیان تێڕوانینی جەنابیان بەدڵنیاییەوە ئاسۆیەک دەریچەیەک دەبێنێتەوە بۆ چارەسەرکردنی پرسەکان جەنابیان کە تەشریف ئەباتە بەغدا و بەشداری و گفتوگوانەکە بۆ ئەوەیە کە پەنجەیەکی یەکجاری لەسەر پەنجەرەیەکی یەکجاری لەسەر کێشەکان بکەنەوە و بڕیاری کۆتایی لەسەر پرسەکان دەن ئەوە دەرەخا کە عێراقیەکان بە تایبەتی هەندێک هێزی شیعە لە ماوەی ڕابردوو هەوڵیان نەدا کە ڕۆڵی پارتی و ڕۆڵی جەنابیان و ڕۆڵی حکومەتی هەرێمی کوردستان بە تەحدیدی جەنابیان لە بەرچاو نەگیرێ بۆ لێدان لە پێگەی پارتی و هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان بەڵام ئێستا هەرخۆیان بەو قەناعەتە گەیشتون کە جارێکی تر پێویستیان بە حکمت و فەلسەفەی جەنابی سەرۆک بارزانیە بۆ چارەسەرکردنی پرسەکان ئیمان خان جەنابت ئەزانی نەک هەر لەسەر ئاستی عێراق پێویستیان بە جەنابیان بووە بۆی کە ئاریشەیەک تەنگ و شەڵەمەیەک چارەسەر بکە بەبیرتە ساڵی 2013 لەسەر داوای حکوومەتی تورکیا و بەڕێز ئەردۆغان جەنابیان سەردانی باکووری کوردستان و تورکیای کرد بۆ چارەسەرکردنی دۆزی پەکەکە و دۆزی کورد لە تورکیا هەروەها زۆرجار لەسەر ئاستی نێودەوڵەتیش ڕاوێژ بە جەنابی سەرۆک بارزانی کراوە بۆ چارەسەرکردنی پرسەکان تەنانەت داواشیان لە جەنابی سەرۆک بارزانی کردو ئەمریکیەکان ئۆڕۆپیەکان کۆمەڵگەی نێودەوڵەتی نەتەوە یەکگرتوەکان داوایان لە جەنابیان کردووە کە جەنابیان بە تێڕوانینەکانی بە حکمەتەکانی بەشدار بێ لەو گفتوگوانەی کەکرێ بەشدار بێ بۆ چارەسەرکردنی ئەو پرسە و ئەو قەیرانانە کە هەیە لەسەر ئاستی عێراق و تەنانەت بگرێت دکتۆڕێ بوار ئەخفتنین جەنابێ هەوە ئەف شروع دەمەکی دانا پشتی 22/11 ساڵە 2018 پشتی نێزیکی 6 ساڵان سەرۆک بارزانی دووبارە سەردانە بەغدایە کردیە عێراق di navxwe bi giştî ev herême û heta rojhilata navîn bêjin di rewşekê hestiyar û pêşhat nediyar da derbas dibin. Yani ji bo ragirtina hevsengiyê berdewam Serok Barzanî cexet li tewafuk tewazun û şeraketê diketin. Piştî damezrandina Iraqanî
ولسر في أساسي دارشتنا دستوره برأياته جبو چاره سرکرنا وان کشین هلاویستی بتایبتی چاره سرکرنا وان لسر بنگه دستوره اف سردانه ده چه گرینگی خواه بیت بێگومان ئیمان خان عێراقیەکان شیعەکان و سوننەکان بەو قەنەعەتە گەیشتوون کە ئەگەر جەنابیان حزوری جەنابیان لە گفتوگوهەکانە نەبێ حزوری جەنابیان لە ئاراستەیەکی سیاسی دیاریکراو نەبێ بۆ چارەسەرکردنی پرسەکان بە ئەزمون بە تەجروبە سەلمێنراوە لەلایەن ئەوانە کە چارەسەر ناکرێ کەواتە بۆ چارەسەرکردنی ئەو پرسانە پێویستە جەنابی سەرۆک ئەوان حتمەن بە ضرورەتێکی سیاسی ئێستا و ئایندەش ئەزانن کە جەنابیان بەشدار بێ لەو گفتوگوانە بۆ ئەوەی کە چارەسەرێک بدۆزێتەوە ئەگەر لە بیرمان بێ لە دوای 2005 کاتێک کە پرۆسەی حکومڕانیە لە عێراقا تووشی ئاستەنگە بوو و حکوومەت تووشی ئاستەنگە بوو و حکوومەت پێک نەدێنرا لە بنچینەدا ئەگەڕانەوە بۆ حکومەتەکانی جەنابی سەرۆک کە بۆی جەنابیان بەشدار بێ و ڕێگە چارەیەک ببێنێتەوە بۆ چارەسەرکردنی پرسەکان جەنابی سەرۆک هەدەمێکە فەرموویەتی دەبێ عێراق لەسەر بنەما یا سیستەمی حکومڕانیەت لە عێراق و وەرگرتنی بڕیاری سیاسی دەبێت لەسەر سێ بنچینەی سەرەکی بێ یەشێکیان تەوافقە ئەویدی تەوازنە ئەوی دیکە شەراکەتە بۆی کە هاوسەنجیەکی پێکهاتەکان کە بۆی کە بەشداریەکی پێکهاتەکان هەبێ لە ئیدارەدانی عێراق و ئیدارەدانی دەوڵەتی عێراق و وەرگرتنی بڕیاری سیاسی بڕیاری ئەمنی دەبێت پرۆسی حکومڕانەت و پرۆسی سیاسی لەسەر ئەو سێ بنچینە بچێتە ڕێوە بەڵام ئەمان ئەوانەی کە عێراقیان بەڕێوە برد ئەوانەشی کە لە دەوڵەتی قوڵی عێراقدا بڕیاری سیاسیان وەرەگرت هەوڵیاندا کە ئەم سێ بنچینە و بە پاش بێخن و پەراوێزی خەن و نەیکەن بە بنەمای کاری سیاسی خۆیان بەڵام ئێستام قەنەعەتیان بۆ گەڵاڵە بووە چونکە ئەمان خۆیان عێراقیەکان خۆیان و ئیتاری تەنسیقیش تەنانەت بگرە تەحالفی ئیدارەی دەولەت کە حکوومەتی کابینەی بەڕێز شیع سوودانی پێکهێناوە تەنانەت خودی جەنابی سەرۆک وەزیری عێراقیش پێویستی بەوەیە کە سوود لە ئیمکانیەت و توانا و لێهاتووی و شارەزایی و ئەزمموی جەنابی سەرۆک بارزانی وەرگن بۆ چارەسەرکردنی پرسە دکتۆر ڕێبوار پێت چیتن ئەف سەردانە گەلێک یا حتمی بیتن و پێچی دەرئەنجامان بتایبەتیش بوو گەلێک کوردستانی لە پێی خوبینیتن بوو بەگەڕاندنەوەی تەوافق تەوازن و شەڕەکەتە یا 20 ساڵە زێدەترە بتایبەتی سەرکردایەتیە سیاسیە هەرێما کوردستانی جێ بەحەست کەت و نەماناوێ لە عێراقی ئایا ئومێدەک هەیە بەگەڕیتن دەوێ دەمێدا و لەسەر دەمێوێ کابینەیە محەممەد شیع سوودانیش بە ڕێگیری گەلەکن هەم لەسەر ئاستێ نافخۆ هەمژی هەرێمایەتی ئیمان خان حقیقەتەکەیە بێ ئاماژەی پێ بکەین ئەویش ئەوەیە کە لە دوای 2013ەوە بەهۆی ئەو سیاسەتانەی کە لە بەغدا پیاداکرا بۆ دژاتیکردنی هەرێمی کوردستان ئەو پێگەیەی نەمابوو لە عێراقا لە هاوکەشە سیاسەکانی عێراقا بەڵام ئێستا لە دوای ئەو سەردانە و لەگەڵ ئەو سەردانە ئەو پێگەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەڕێتەوە کەواتە بەشداریکردنی جەنابی سەرۆک بارزانی لە حەدەسێکی ئاوا کە بۆ خۆی حەدەسێکی سیاسیە تەنها سەردانێک نییە کە کەسێکی سیاسی یا سەرکردەیەکی سیاسی بەشداری تێداکە بەڵکو بگرە هەرێمی کوردستان بە تێکڕای لە ئەنجامی ئەو سەردانەی جەنابیان ئەو حەدەسە سیاسی کە بەرمەبنای ئەو سەردانە دروسە بێ ئەو پێگەیە گەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان کەواتە سەرکردە شیعەکان و سەرکردەکانی سوننە لە عێراقا پێگەی هەرێمی کوردستان لە کەساتی جەنابی سەرۆک بارزانی ئەبێنەوە پێیان وایە ئەگەر بیانەوێ پرسەکان چارەسەرکەن ئەبێ ڕاستەوخۆ جەنابی سەرۆک بارزانی بەشدار بێ لەو دیالۆکانە ئەبێ سوود لە توانا و ئیمکانیەت و لێهاتووی و شارەزایی جەنابی سەرۆک بارزانی وەرگرن بە دیوێکی تریشە ئەمە بۆ خۆشی دەرفەتێکە بۆ ئەو هێزانەی کە لە هەرێمی کوردستان هەن کە جارێکی تر تەبابین بە یەکەوە بین یەک ڕیز بین و جارێکتر ئێمە هەمومان بتوانین سوود لە تواناکانی جەنابی سەرۆک بارزانی وەربگرین و ئەو پێگەیەی کە لە دوای 2013ەوە بەهۆی سیاسەتە ئەقساییەکانی حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق بۆ دژاتیکردنی هەرێمی کوردستان بەرپاکرا بۆی کە هەرێمی کوردستان ئەو پێگەی نەمێنێ ئێستا دەرفەتێک ڕەخساوە بەهۆی سەردانی جەنابیان بۆ بەغدا و لەسەر بانکهێشتی فەرمیلانە سیاسەکانی عێراق دەکرێت ئەو پێگەیە بگەڕێتەوە بۆ نێو هاوکەشە سیاسەکانی عێراق کورد حسابی بۆ بکرێت گفتوگویە دکە دیگەل بەرپرسە بلندێن عێراقی و لەهانێن فەرمی
شنگال و کرکوکە هەردوو دووسەیان هەڵاویستی و کێشە لەسەر و بگشتی ناوچەیان مادەیە 140 و جێبەجێکردنا دەستورێ دەرحەقی مادەیە 140 ئەم بێژن. شنگال تو جەنابێ هەوەژی دزانیتن چەندین ساڵە دەستی گرۆپێن چێکدارێن نەیاساییدا و بەردەوامژی بە تایبەتی جەنابێ سەرۆک وەزیران جەخت لە ئاساییکردنا ڕەوشە شنگالێ و جێبەجێکردنا ڕێکەفتنا دناوبەرە هەولێر و بەغدایەت کرد بۆ ئاساییکردنا ڕەوشە شنگالێ هیژی هەوە دیتە بەرنامەیە پشتەوانیا دارایی بۆ ڕزگار بووێن دەستێ داعش ڕاگەهان. ئەvە دەمەکیدا و هێژی 10 ساڵ دەرباز بوون لەسەر جینۆسایدا شنگالێ شنگال دەستێک گرۆپێن چەکداردایە و بیانی لە شنگالێ قرارێدەن. برائیاتە بتایبەتی لەسەر شنگالێ ئەم بێژن ممکنە گوهارتنەکێ بنگەهین بتایبەتی ژڕۆیە ئەمنی چێ ببیتن دەمەکیدا و ئەف گرۆپێن لێ دەرێنە عێراقژی بنەیاسایی و نەشەرعیت بینیت. ئەرەیمان خان پرسی شنگال پرسێکی استراتیژی و ئالۆزە بۆ چارەسەرکردنی ئەو پرسە ڕێککەوتنامەیەک هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقا ئیمزا کراوە. ئەم ڕێککەوتنامە نەخشە ڕێگەی چارەسەرکردنی پرسەکەی هەم لە ڕووی ئەمنیوە هەم لە ڕووی ئیداریوە هەم لە ڕووی سیاسیوە هەم لە ڕووی دیموگرافیەوە. بەڵام حکوومەتی عێراق و ئەوانەشی کە لە دەوڵەتی قوڵ بڕیاری سیاسیان بەدەستەوە لە عێراقا هەوڵیاندا کە ئەم ڕێککەوتنامە تا ئەو ساتە جێبەجێ نەکرێ. ئێسام پێم وایە لە دوای سەردانی جەنابی سەرۆک بارزانی بۆ بەغدا ئەم پرسە دێتەوە ڕۆژەف و عێراقیەکان بە تایبەتی حکوومەتی عێراقی و لایەنە شیعەکان بە قەناعەتەوە بەوە گەیشتون کە چارەسەرکردنی ئەو پرسە تەنها بێ لە ڕێی ئەو ڕێککەوتنامە بێت. جەنابی سەرۆک بارزانی لە میانی پاڵپشتەکانی بۆ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆرە جەخت لەسەرەوە کاتەوە کە جەنابیان لەسەر مەسلەی چارەسەرکردنی پرسەکان لەسەر بنەمای دەستور لەسەر بنەمای ئەو ڕێککەوتنامانەی کە کراوە خۆ ئەگەر ئەمان بە دەستور لەگەڵ ئێمەیان بکردایە کێشەکانیان چارەسەر کرد بە پێویستیمان بە ڕێککەوتنی سیاسی نەبوو. خۆ ئەگەر ئەوان لە چوارچێوەی ئەو یاسانەی کە دەرەچوون لە پەرلەمانی عێراقا بۆ چارەسەرکردنی پرسەکان خۆ پێویستیمان بە ڕێککەوتنی سیاسی نەبوو. ئێستا لە فەزای نەبوونی دەستور و فەزای نەبوونی یاسا بۆ چارەسەرکردنی پرسەکانە خۆ ڕێککەوتنامە سیاسەکان شەرعیەتێکی هەیە کە هەردوولا لەسەری ڕێککەوتون. بۆیە چارەسەرکردنی پرسی شنگال ئەبێ ڕێک ئەبێ پشت ببەسترێ بە سوودوەرگرتن لە نێوەڕۆکی ئەو ڕێککەوتنامەی کە هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق. ئەگەنا کێشەی ئەمنی لەوێ ئاڵۆستر ئەبێ و تەنانەت شنگالیەکانیش بەو قەناعەتە گەیشتون بۆیە ناشیانەوێ بچنەوە شنگال و شنگال ئاوادان بکرێتەوە چکازان هێزگەلێکی چەکداری تێدایە هەم چەکدارەکانی پەکەکەی تێدایە هەم ئەو چەکدارانەی کە سەربەلانی هەندێک لانی شیعان ڕێگریەکی دروست ڕێگریەکی تەواو دروستەکان بۆ بەردەمی ئەوەی نەهاتنەوەی ئەو ئاوارانەوە ئاوارانە بەڕاستی لە ژیانی خۆیان پشڕاستنین لە ئەمنیەتی خۆیان پشڕاستین تێدەگەن لەوەی کە ئەگە بچنە ئەو شوێنەی کە پێ دەڵێن شنگال لەوەیە یاسا سەروەر نییە لەوەیە حکوومەتی عێراق بڕیارەکانی ناچێتە جێبەجێکردنەوە هێزی پێشمەرگەی لێ نییە بۆیە ترسیان هەیە لەوەیە. بەێ هەف ئەوەی شنگاڵی ڕەوشەکە ئالووس لێ کەرکووکێ هەیە و هێژی حکوومەتە خۆجیهی پێک نەهاتیە و یەک ژمژارێن گفتوگویان کەرکووکێ بە درێژاهیا دیرۆکێ ناکوکی لەسەر کەرکووکی هەبوونە بەتایبەتی پشتی پرۆسە ئازادی عێراقی دەستێن هەرێمیژی زیدەترکەتنە ناوێ و چاو لێ و حەسیدی لێە و ناکوکی ژیەکێ زیدەترن. جەنابیان وەکو باسم کرد کە مە حەدەسێکی سیاسیەوە ئەمە یەک ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ کە جەنابیان بەشداریە کاهی تحالفی ئیدارەی دەولە و هاوپەیمانی چوارچەوەی هاوپەیمانی شیعەکانە هەل لە دوای تەشکیل بوونی تحالفی ئیدارەی دەولەت گرنگترین کۆبوونەوەکانە بێت چونکە جەنابی سەرۆکتیا بەشدارە بێ ئەمە بۆ مێژوو ئەم سەردانەی جەنابیان هەل لە ڕووی سیاسیەوە لێکەوتەی نابێ و ئاسەواری بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان هەر تەنها لە ڕووی سیاسیەوە ناتوانین تەنها خوێندنەوە بکەین بەڵکو لە ڕووی کۆمەڵایەتی و دەرونیشەوە ئەزانێ عێراقیەکان لە دوێنێەوە چاویان لەسەر شاشەکانەوە متابعی هەواڵەکانەکەن بزان ئەم ڕووداوەکەی ڕوەداوە جەنابیان کەی ئەگاتە بەغدا چونکە ئەم سەردانە لە ڕووی دەرونیوە ئاسوودەیەک ئەدا بە دڵ و دەرونی عێراقیەکانە بەوەی کە پرسەکان نێوان هەرێمی کوردستان و عێراق چارەسەرە بێ حکوومەتی عێراقا چونکە عێراقیەکان بەوە گەیشت بوون بەو قەناعەتە کە ئیتر ئەو ڕووبەرەی دروست بۆ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەهۆی ئەو سیاسەتە دژانەی کە حکوومەتی عێراق بەرپایە کرد بەرامبەر بە هەرێمی کوردستان و ماف و شایستەدارەکاری هەرێمی کوردستانی
بنکۆڵ و زەوت کردبوو بەوە گەیشتبوون کە پرسەکان چارەسەر ناکرێت بەڵام ئێستا ئومێدێک گەڕاوەتەوە بۆ عێراقیەکان ئومێدێک گەڕاوێتەوە بۆ تەواوی کوردستانیان کە بەشداریکردنی جەنابی سەرۆک بارزانی پرسەکان چارەسەرەکە بینەوە سەر بابەتی کەرکووک کە بە بابەتێکی یەکجار گرنگە و بۆ ئێمە هەرگیز هەر لە سەردەمی شۆڕشی ئەیلولەوە تاوەکو ئێستا ئامادە نەبووینە نەک هەر سازش نەکەین لەسەر ئەو پرسە بەڵکو نەچینە و گفتوگویانەی کە داواکە لە مافی کوردبوونی خۆشمان و مافی کوردستانی بوونمان لە کەرکووکە پاشگەز بینەوە نەچوینە و گفتوگویانە ئەم پرسی کەرکووک دوو ڕەهەندی هەیە ڕەهەندێکیان دەستوریە کە پەیوەستە بە مادەی 140 کە پێویستە لەوەیە ئەو پرسە چارەسەر بکرێ و دۆخی کەرکووک لە ڕووی دیموگرافیەوە و لە ڕووی تەقریری مەسیرەوە کە ئایا سەر بە هەرێمی کوردستان بە یا سەر بە حکوومەتی فدرال بێ ئەوە لە مادەی 140 دروست هاتۆتە پێشەوە بەڵام ئەوەی کە پەیوەستە بە حکوومەتی خۆجێ کە لە دوای دەرەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەم حکوومەتە تاوەکو ئێستا دروست نەبووە ئەمە یەکێکە لەو کێشە و ئاستەنگانەی کە ئێستا لە بەردەمی تحالفی ئیدارەت دەوڵەت هەیە لە بەردەمی حکوومەتی عێراقە حکوومەتی عێراقە خۆی لێ بەرپرزەزانێ ئەوەش بەرمەبنای ئەوە هاتووە کە هەرگیز لە ماوەی ڕابردوو حکوومەتی عێراق خۆی لە دەستور بە خاوەن نەزانیوە بە تایبەتی لە مادەی 140 بۆیە و ئاریشانە هاتۆتە پێشەوە ئێستا ئەم ئاریشەیە عێراقیەکان بە قەناعەتەوە بەو قەناعەتە گەیشتون کە ئەبێ ڕاوێژ لەگەڵ جەنابی سەرۆک بارزانی بکەن پرسی کەرکووک و پێکێنانی حکوومەتی خۆجێ بەبێ ڕاوێژکردن بە جەنابی سەرۆک بارزانی قەتعیە بە دڵنیاییەوە عێراقیەکان بە تێکرای تایفەکان بەوە گەیشتون بە تایبەتی پێکاتەکاری کەرکووک کە ئەم پرسە چارەسەر ناکرێت بۆیە ئومێدێکی گەورە هەیە جەنابیان کە تەشریفیان هێناوە بۆ بەغدا یەکێک لە مەلەفەکان ئەو مەلەفە بێ بە دڵنیاییەوە ڕاوێژکردن بە جەنابی سەرۆک و ڕای جەنابی سەرۆک ئاسۆیەک دەریچەیەک بۆ چارەسەرکردنی ئەو پرسەیە کاتەوە. دامەزراندنا ئەنجومەنێ فیدرالیە عێراقی دەستورێ هاتیە و بێ دامەزراندناوێ ئەنجومەنێ هەیکەلێ عێراقی تەمام نابیتن ئەvە داخوازە سەرەکیە سەرکردایەتیە سیاسیە کوردستانیە بە تایبەتی پشتی حکوومەتە محەممەد شیا سوودانی هاتیە دامەزراندن گەلێک جاران پێویستیە دامەزراندناوێ بەحەزکردە ئایا بڤان شەرت و مەرجان و بڤان دوژمنێ نافخوو دەرەکە و حەسیدانەوێت چاف بە ئاسایبوونە پەیوەندیان ڕنابن و هەموو هەوڵێکی ددەن یا هەیژی خراپ بکەن ئیمکان تێدایە ئەنجومەنێ باڵای فیدرالی لە عێراقی بهێتە دامەزراندن ئەگەر بەلێ دامەزراندنەوەی دێ چ بگوهڕێت ئێمان خان هەر مەسلەی ئەوەی کە ئایا سیستەمی فیدرالی لە عێراقا کێشەکان و کەم و کورتەکانی چییە هەر لە مەسلەی دامەزراندنی ئەنجومەنی فیدرالی عێراقا قەتیس نابێتەوە بەڵکو بگرە ئەم بۆەوەی کە ئەم سیستەمێک هەموو خەسڵەتەکانی سیستەمی فیدرالیزمی تێدا بێ لە ئەنجومەنی فیدرالیزم و ئەبێ محکەمەیەکی فیدرالیش کە لەسەر بنەمای دەستور و بە تایبەتی بە ژێرەی مادە 92 دەستوری عێراقا دابمەزرێ چونکە خۆتان نەزانن ئەو دادگایەکی هەیە ئەم دادگایە فیدرالی نییە و دادگایەکی نادەستوریە و بۆیەش کێشە سیاسیەکانە لەوەیە چارەسەرەکرا لە ڕێی ئەو بڕیارانە کادرا لە ڕێەوە محکەمەوە هۆکاری سیاسیە بوو لە پشت ئەم محکەمە بۆی ئەوەی کە سیستەمی حکومڕانیەت خەسڵەتەکانی فیدرالیزم بەخۆ ببێنێەوە سیستەمێکی فیدرالیزمی تەواو بنچینەکانی لە خۆگرتبێ پێویستە ئەنجومەنی فیدرالی و محکەمەی اتحادی دابمەزرێن لەسەر بنەمای دەستور و پێویستە ئەو مادانەی کە ماون لە دەستورە بە تایبەتی و 55 مادەی کە لە دەستوری عێراقدا پەیوەستن بە مافەکانی گەلی کوردستانە لەوێ جێبەجێ بکرێن ئەگینا حکومڕانیت لە عێراقام ناکرێ بڵێن با پێناسە بکرێت کە لەسەر بنەمای فیدرالیزم ئاوا بووە بەڵکو بگرێ لەسەر بنەمای تاکڕەویەک کە پەردەپۆش کراوە بە ناوی فیدرالیزمەوە بڕیارەکان ئەدرێ بە تایبەتی بۆ ستەمکردن لە گەلی کوردستان ئەم بڕیارە ئەدرێ بۆیە بەڵێ گرنگە بۆ ڕاستکردنەوەی سیستەمی حکومڕانیەت لەسەر بنەمای فیدرالیزم پێویستیمان بەوەیە کە ئەنجومەنی فیدرالیزم دروست بێ پێویستیشمان بەوەیە کە ئەم دادگایە بە جۆرەی دەستورە دادگایەکی فیدرالی دروست بێ بۆەوەی کە ببێتە ئەم ناوەندە بۆ یەکلایکردنەوەی ئەو پرسانەی کە دێنە پێشەوە لە نێوان حکوومەتەکانی هەرێم و حکوومەتی اتحادی کە حاڵی حازتەنا حکوومەتی هەرێمی کوردستانەیە لەسەر بنەمای دەستور کێشە و نیزاعەکانە یەکلایەکاتەوە بە دیوێکی تریش بوونی ئەنجومەنی فیدرالی لە عێراقە لە پاڵ
ئەنجومەنی نوێنەرانی عێراقا هاوسەنگیەک دروستەکە لە نێوان پێکهاتەکانی بەشدار لە حکومڕانێتی عێراقا نەک لەسەر بنەمای زۆرینە و کەمینەی کە لە نێو پەرلەمانی عێراقا درێ بەڵکو لەسەر بنەمای بەشداری پێکهاتەکان و ڕێژەی ئەو بەشداریە ڕاستەقینەیە بدامەزراندنە ئەنجومەنی فیدرال ئەvە یاکو پرانیا شیعە قبول ناکەش بەرکو بڕیارێت دەردەچن بپرانی دبەرژەوەندیان واندانە و بتایبەتیژی ئەم دبینین یعنی حتا داخوازن سونەیان ژی ناهێنە جێبەجێکردن ژێ دەرکردنا یاسا لێبوری ناگشتی و حتا نوکە بەڵێ بەدڵنیاییەوە ئەو ناهاوسەنگیەکە و دنیاکە کێشەیەندیەک دێ حکوومەتە پرانی دگەل سونە هەمژی کوردان هەی بڤان شەرت و مەرجان بتایبەتی کومبوونا سەرۆک بارزانی دگەل لاانên پێکینانا vê حکوومەتێک و hevpeymaniya îdaredana dewletê ye mumkin e Kurd bitaybettî bigehne vî mafê xwe û ev nakûkiyên serekeyên di navbera şî'a û suneyan da qal û hêwir bibin. ئیمان خان ئەزانی لە نێو پەرلەمانی عێراقا ئەو یاسانەی کە دەرەچن بەداخەوە بە تایبەتی ئەو یاسانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستان لەسەر بنەمای زۆرینە و کەمینە دەرەچن لە کاتێکدا کە ئێمە بەشداریمان کردووە لە دوای 2023 بە تایبەتی دوای ئیقرارکردنی دەستوری عێراقا کە جەنابی سەرۆک بارزانی شەون و خونیەکی زۆری کردام دەستورە بەم ڕۆژە گەیشت بۆ ئەوە نەبوو کە لەسەر عێراق لەسەر بنەمای زۆرینە و کەمینە بەڕێوە بچێت چونکە پرسی دیموکراسیەت ئەگەر لە وڵاتێکدا پێکهاتەکانە هەبێ ئەبێت تەوازنی پێکهاتەکان هەبێ لە بڕیاردان بە تایبەتی ئەو بڕیارانەیە کە پەیوەستن بە سیاست و ئەمنیەت و اقتصادی ئەم وڵاتە بۆیە ئەوەی کە لە پەرلەمانی عێراقا گوزارێەوە بە تایبەتی پەیوەست بە و یاسانەی کە دەردەچوێندرێن بەرامبەر بە هەرێمی کوردستان لەسەر بنەمای زۆرینە و کەمینە ئەمە ڕێک پێچەوانەی ئەو قاعیدەیە و ئەو نەریتەیە و ئەو دەستورەشەکە لە دوای 2005 هاتۆتەکایە و ئومێدێکی بۆ عێراقیەکان و بۆ کوردستانیەکانە دروست کرد بەڵام دروستکردنی ئەنجومەنی فیدرالی ئەکرێ ئەمە ئەو بارە ناهاوسەنگە هاوسەنگ کاتەوە لەوەی کە ڤیتۆ بکە لەوەی کە ئەو پرسانە بێنەوە ئەنجومەنی فیدرال لەوەیە لەسەر بنەمای بەشداری پێکهاتەکان بەشداری حەقیقی پێکهاتەکان ڕێگە نەدرێ هیچ پێکهاتەیەک ستەم لە پێکهاتەکانی دیکە بکە چونکە عێراق هەر بۆ شیعەکان نییە عێراق هەر بۆ سونەکان نیە عێراق بۆ کوردەکانیشە بۆ تورکمانەکانیشە بۆ بە تایبەتی هەر سێ پێکهاتەی سەرەکی عێراقی شیعە و سونە و کورد ئەبێ بەشدار بن لە دروستکردنی بڕیارە بۆیە هەوڵەکان بە ئاراستەی ئەوەی کە سیستەمی فیدرالی بێنە سەر ڕێڕەوی دروستی خۆی و تەندروستی خۆی و خەسڵەت و بنچینەکانی فیدرالیزم بێن نەکایەوە لە سیستەمی حکومڕانێتی عێراقا ئەمە یەکێکە لە ئاواتەکانی گەلی کورد ئەمە یەکێکە لە هەوڵانەی کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو هەوڵی داوە بۆەوەی کە ئەوە دروست ببێ لە پێناو ئەوەی کە ئەو تەوازنەی کە هەیە ئەو هاوسەنگیەی کە نەبووە لە دوای 2005 لە بەرجەستەکردنی ئەم خەسلەتانە دروست بێ لە نێوان پێکهاتەکانی عێراقەوە پێکهاتەکانی عێراقا پشکدار بن لە دروستکردنی بڕیاری سیاسی لە عێراقا باشە دکتۆر ڕێبوار بابکەیی بەرپرسێلقا 10 یا پارتیا دموکراتە کوردستانی ژێ سووران گەلەک سپاس دکتۆر بخێر هاتی سپاس بوو دەمێ هەوە